مەزلوم عەبدی لە دووهۆک پەیامێکی هۆشداری تونداراستەی ئەحمەد شەڕع دەکات. پێدوانەکەی دەوڵەت باخچەلی لەبارەی دیدار لەگەڵ ئۆجەلان کاردانەوەی توندی لە تورکیا لێکەوتەوە. مەسرور بارزانی زەنگی بەردەوامی کێشەکانی نێوان هەولێر و بەغدای لەسەر موچە و نەوت لێدا. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا شەوی ڕابردوو بۆ بەشداریکردن لە کۆڕبەندی ئاشتی واسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەیشتە شاری دووهۆک. مەزلوم عەبدی لە پانێڵەکە پەیامێکی هۆشداری ئاراستەی ئەحمەد شەڕع سەرۆکی سووریا کرد و ڕایگەیاند بەشار ئەسەد بۆیە کەوت دیالۆگی ڕەت کردەوە و بڕوای بە مەرکەزیەت هەبوو. وتیشی ئێمە هەتا شەڕ بەسەرماندا فەرز نەکرێت شەڕمان نەکردووە کە لە بنەڕەتدا ئێمە بڕوامان بە دیالۆگ هەیە نەک شەڕ. مەزلوم عەبدی وتیشی هەرگیز ڕێگە نادەین سووریا بگەڕێتەوە بۆ سووریای مەرکەزیەت. ئێمە هێزێک نین هێرش بکەینە سەر هیچ لایەنێک تەنها گەلی خۆمان دەپارێزین. دوای ئەوەی دوێنێ دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپا لە کۆبوونەوەی فراکسیۆنی پارتەکەیدا ڕایگەیاند هیچ مانایەک نییە بۆ خۆتزیینەوە لە سەردانی ئیمڕاڵی. ئەگەر هیچ کەسێک ئامادە نەبێت سەردانەکە بکات ئەوە سێ هاوڕێی خۆم لەگەڵ خۆم دەبەم و لە چوون بۆ ئیمڕاڵی و لە ڕووبەڕووبوونەوە لەسەر مێز هەڵناکەمەوە. ئەمڕۆ سەرۆکی گشتی پارتی باش وەڵامی توندی قسەکانی دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپەیدایەوە و ڕایگەیاند دیارە مۆڵەتی لە سەرۆک کۆمار وەرنەگرتووە بۆیە داوای لە ئامادەبوانی هۆڵەکە کرد. ئاوکات هەر ئەمڕۆ بەهۆی قسەکانی دەوڵەت باخچەلی کەوتی ئەگەر کەسێک نەچێت بۆ ئیمڕاڵی خۆم دەچم لە پەرلەمانی تورکیا گرجی و ئاڵۆزی و پێکدادان لە نێوان پەرلەمانتارانی ئەکەپە و مەهەپا ڕوویدا. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ڕێککەوتنی هەناردەکردنەوەی نەوتکاتیە و پێویستن بە چارەسەرێکی ڕیشەییە. هیوادارین عێراق تێبکات بە ڕاگررتنی هەناردەی نەوت. بەغدا و هەولێر ملیاران دۆلار زیانیان کردووە و کەس براوە نەبوو. ئێمە بودجە و موچەی و داهاتمان ڕاگیرە. ناوگا وتیشی هیوادارین بەغدا درێژە بە هەناردەکردنی نەوت بدات و هیچ شتێک نییە لە ئێستادا بیان وەستێنێت کە جارێکی تر ڕایگرن. بەغدا پارەی نەوتی ئێمە وەردەگرێت و موچەش دوا دەخات. مەسرور بارزانی ڕاشی گەیاند بڕیاری ڕاگررتنی هەناردە و کۆمپانیەکانی بەرهەمهێنی نەوتیش بارهەمهێنانیان کەم کردەوە. هەروەها هێرشە درۆنیەکانیش یەکێکی دیکە بوو لەو هۆکارانەی بارهەمهێنانی نەوتی لە هەرێم کەم کردەوە لە کاتێکدا ئاشکرا بوو کە کێ هێرشەکانی کردووە و لە نێوان هەولێر و بەغداش ناوەکان ئاڵ و گۆڕ کران و کەس سزا نەدرا.